بەڕێز دکتۆر نیکۆلا شاڵی توێژەری ئەکادمی دکتۆر سڵاو لێبێ سپاس دەکەم سپاس بۆ بەژاریکردنت جارێکی تر لەگەڵمان درێژە بە گفتوگۆکانمانە دەین بەر مەبنای ئەو گفتوگویانەی لە پێشوشدا کردومانە ئەنی خۆشبەختانە زۆرێک لە پێشبینیەکان کرێ بڵین ناڵێن پێشبینی بەڵام خوێندنەوەکانی تۆ بۆ ڕەوشی ڕووداوەکان تا ڕادەیەک وا دەرچوون تا ڕادەیەکم وا دەرچوون ئەومانەی وردی و دەقیقی خوێنەوەکانی واگەێنێ هەندێک هەواڵم خوێندەوە لەبارەی گفتوگۆکانەوە بە بڕای تۆ گفتوگۆکان ئەمڕۆ لەبارەی چیوەن بە دیاریکراوی خۆی لە بنەڕەتە گفتوگۆکان ئەوەی کە پێوترێ بابەتی دانوستاندن طبعاً بۆ زانیاریتەوە هەرواری پسپۆری دکتۆراکەمە دانوستاندن لە پەیوەندیە دیبلۆماسیە و دەوڵەتیەکانە ئەم ڕێگەی دروست ئەم دانوستاندنەی ئەمڕۆ کە بریتە لە درێژکراوی دانوستاندنی پێشتر و ئەمە زانیاریەکی نوێ بریتە لەو درێژکراوی ئەو دانوستاندنەی کە ماوەیەک بەر لە ئێستا لە نێوان کۆمەڵی پسپۆرانی بواری ئەوەی کە پێوترێ وزەی ئەتۆم لە ئەوروپا لە نێوان ئەمریکا لەگەڵ ئێرانە بەڕاستە خۆکرا بەڵام ڕانەگەێنرا یعنی ئەمە ڕانەگەێنراویش هەبوو گفتوگۆی هێنی ڕانەگەێنراو هەیە لە ئەوروپا ئەنجام درراوە ئەبا سێواکرێ کرد نەمسایە کراوە لەگەڵ ڕۆما لە ئیتالیا ئەم گفتوگۆی دووەم کە ئێستا هاتووەتە دەرەوە بۆ ڕاگەاندنەکان گفتوگۆی یەکەم هەفتەی ڕابردوو ئەم هەفتەیە کە ئەمڕۆیە گفتوگۆی دووەمیتیا ئەنجامەدرێ وا ئەخچێتە ناو ڕاگەاندنەکانەوە کە ئەمە گفتوگۆی ناڕاستە و خۆیە بەڵام ئێمە ئەزانین ئاڕاستەکەی بۆ ڕازیکردنی ڕای ناوخۆی ئێرانەوە ئەمریکا ژۆ بابەتی زۆر بەلاوە گرنگ نیە هێندە جەختەکاتە سەر ئەوەی کە بە چ جۆرێک ئەنجامی دانوستاندنەکان کۆتاییەت ئەم دانوستاندنانە هەر لایەنێک لە لایەنەکان ئەوەی کە پێوترێ جەدوەلی کاروەرەقەی ئەعمال هەر یەکە وەرەقەی ئەعمالی خۆیە ئاڵوگۆڕیان پێکردووە بەڵام چەند خاڵێکی سەرەکی هەن کە ئەمریکا ئەوێت لەم دانوستاندنە پێی بگا و بیپێکێ بە پێچەوانەوە کەشتیگەلی سەربازی جەنگی لە دەریاو زەریاکان ئامادەیی هەیە فڕۆکەکانی F-52 B2 B-52 ئەمانە هەرێمووی ئامادەی هەیە لەگەڵ ئەو موشەکە پێشکەوتوانەی کە ئەمریکا هەیەتیوە بۆ یەکەم جارە بەنیازە بەکاری بێنێت دوای ئەمەڕەشەی ئەمریکانیە یعنی دەڵێ بە گفتوگۆ ڕازیە بیان کەشتەکان ئەمە خۆی لە بنەڕەتا دانوستاندن ئەمە بنەمایەکێتی دوو لایەنە ئەبێ لانی کەم دوو لایەنەکە هاوسەنگ بن هاوتا و هاوتەریبی یەکتر بن بەڵام لە ئێستاە بێبوونی فشار ئەوەی کە ئێمە ئێستا ئەیبینین فشارێکی نائاسایی و زۆر لەسەر ئێران لەگەڵ ئەو میحوەرەی کە ئێران پێشتر پاڵپشتی ئەکرد ئامادەیە ئەمە پێمانەڵە چی پێمانەڵە ئێران لەژێر فشارێکی زۆری نائاساییە ڕازی بووە کە دانوستاندن کات چەند دۆسەیەکی سەرەکی هەیە ئەمریکا بڕیاری لەسەر ئەوێ یەکلایی کاتەوە لەگەڵ ئێرانە بە پێچەوانەوە دوای دوومانی تر ئەگەر نەگاتە بڕیاری کۆتایی لەم دۆسەیە ئەوە بژاردەی لێدانی سەربازی ئامادەی ئەوێ دووە بەکردداری ئەمریکا جێبەجێکە چکە ئێمە ئەبینین ئەو ئامادەکاریە جەنگی دوو لایانی هەیە لایەنێکیان بۆ هەڕەشەیە ئەوەی کە پێی ئەوترێ تەلویح یعنی ئاماژەدان بە هەڕەشە ینی ئەوە طبعاً لە یاسای نێودەوڵەتی و لە ئەوەی کە پێوترێ دەستوری نەتەوە یەکگرتوەکان ڕێگە پێنەدرا بەڵام میتوانێت ئەمریکا ئەیکا بڵێ دۆناڵد ترامپ و ئەمریکا ینی وڵاتێکی زلهێزی جیهانیە و لە ڕووی جەنگیەوە لەسەر هەموو جیهانەوەیە ئەمەی کە ئەیکا سێ دۆسەی سەرەکی قسەی لەسەر ئەکرێ یەکەم دۆسێ بریتە لە ناوبردننی تەواوەتی ئەوەی کە پێی ئەوترێت دۆسەی ئەتۆمی ئێرانی نەک سنووردارکردنی ئەوەی ڕێکوتنامەکەی 2015 بریتی بوو لە سنووردارکردنی ئەم جارە ئەوێ بە شێوەیەکی تەواوی لە ناوی بەرێ ئەوەی هاوشێوەی ئەوەی کە لە لیبیایە کردیان پسپۆرانی ئەمریکی بە چاودێرێکی نێودەوڵەتی ئەوەی کە پێی ئەوترێ بەرنامی ئەتۆمی لیبیان تێکیە ئەمان ئەانە هەمان ئەزمون لەگەڵ ئێرانە دووبارە بکەنەوە بەڵام ئێران ئەڵێ نەخێر ئێمە ئەمانەوە سنوورداریکەن بابەتی دووەم موشەکە پالیستیەکانە ئەو موشەکە پالیستیانە مەدای هەڵانیان دوورمەوداکان چکە پالستی مامناوەند مەودای هەیە دوورمەوداشی ئەوەی کە جێی هەڕەشۆ مەترسیە ئەوەیە کە پێی ئەوترێ موشەکی پالستی درێژمەودا چکە مەزانی دوو بابەتە توانێت بگوازێتەوە یەکەم بۆ ئەوەی کە یعنی ئەوەی کە پێوترێت جەنگی مەیدانی پێ بکرێ دووەمینیشان کڵاوی ئەتۆمی لێبەسترێ کە کڵاوی ئەتۆمی لێبەسترا ینی ئیسرائیل کە بریتە لە ئاسایشی نەتەوەی ئەمریکا و لەگەڵ ئەمریکا بۆ خۆشی ئەچێتە ینی چوارچەوەی هەڕەشەی ئێرانی و ینیەکەوێتە مەترسیەوە مەترسیەکە شەبێ بە مەترسێکی وجودی و بە تایبەتر دوای ئەوەی کە رووسیا بۆ خۆی ئەوەی کە پێوترێ پێشتیش لەگەڵ جەناب تا باسم کرد موشەکی سوپەرسۆنیک لەگەڵ هایپەرسۆنیکی یاوە بە میحوەری ئێرانی
لەگەڵ باڵەکانی هێزە پرۆکسیەکانی خۆی ئەمە وای کردووە کە ببێ بەیەکێک لەو دۆسیانی کە قسەی لەسەر بکرێت زائیدن گروپە میلیشیەکانی سەر بە ئێران گروپە میلیشیەکانی سەر بە ئێران مازانین حاڵی حەماس ڕۆنا حزبوڵای لوبنانی دیارە لە سووریا لە دەستیا ئەوی کە ماوەتەوە لە یەمەن و لە عێراقایە ئەم دوو بابەتە زۆر بابەتێکی سەرەکی نیە چونکە ئەمریکا خۆی بەکردداری لەگەڵ ئیسرائیل ئەتوانێت معالەجەیانکە و لە هەنگاوەکانی یەکەمی ئەو چارەسەرکردنە ئەمریکا ماوەیەکی زۆرە دەستی پێکردەوە بۆ نمونە لە حکوومەتی عێراقی داوای کردووە کە ئەوانەی کە پێوترێ گرۆپەکان لەگەڵ حەشدی شعبی ئەبێ هەڵی وەشێنێتەوە نەیەکیان بقا لەگەڵ هێزی سوپایە ناوێکی تری یاساییان لێ بنێ و بەنسبەت حوسیەکانی شەو لێدانی حوسیەکانە بینین و لە ئایندێکی نزیکی شائبینین کە چۆن عەبدولمەلیک حوسی هاوشێوەی ئیسماعیل هەنیە و بە هەمان شێوەی حەسەن نەسڕوڵە و سەرکردە سیاسی و سەربازی مەیدانی و دیبلۆماسیەکانی ئەو گروپانە چۆن لە ناوبران ئەویش بە هەمان شێوە لە ناو ئەبرێەوە ئەوەی کە پێوترێت گەڕانەوەی دەسەڵاتی حکوومەتی شەرعی یەمەنی لە ناوچەکە بینین بەڵام بەرامبەر بەمە ئێران کۆمەڵە داخوازی تری هەیە یەکێک لە داخوازیەکانی ئێران گەڕانەوەی بۆ ڕێکەوتنامی 2015 ئەو کە دەرەنجامی ڕێکەوتنی 5 زائیدیەکە کە هاتوو ئەمریکا 2010 لیکشایەوە دوو داوای ئەوەی کە پێی ئەوترێ دەست هەڵگرتن یاخود هەڵگرتنی بلۆک لەسەر ئەو پارانەی کە ئێران هەیەی لە دەروی وڵاتەکەی خۆی بۆ نمونە بەڵێ پارە بلۆکراوەکانی بۆ نمونە لە قەتەر طبعاً وەکو هەنگاوی سەرەتایی ئەمریکا بۆ پیشاندانی نیاز باشی بڕیاری یاوە کە 4 میلیارد دلار لە ئەسڵی 6 میلیارد دلار لە قەتەر ئیطلاقکە یعنی بەری بابووی ئێران بەکاری بێنێ لە کاروباری ناوخۆیە و یعنی پارەکانی بۆ بگەڕێنێتەوە وەکو هەنگاوی یەکەم دوو باسیەوەکە کە هیچ سازشێک نەکرێت لەسەر ئەوەی بەڵێ بڵێ ینی ئێران وڵاتە لە چەند بانکێکی جیهانی کە بە هاوپەیمان و وڵاتەکانێت بە هاوپەیمان و هاوفکری خۆی ئەزانێ لەوێ دایناون بەڵام ئەوەی کە هەیە لە سزاکە لە ئەوەی کە پێوتر لە پاکێجی سزا ئابوووریەکانە ئەمریکا بۆ خۆمان نەزانین کە سزا فەرزەکە لە ڕێگەنجومەنی ئاسایشە بیا سزا ئابوووریەکانی خۆی ڕاستەخۆ ئەو پارانە بلۆکەکە هەر وڵاتێکیش ئەوەی کە پێی ئەوترێ گوێڕایاڵی ئەمریکانە بێت ئەوە ئەمریکا ڕاستەخۆ مامەڵی لەگەڵەکە و بە سزای ئابووری وڵاتەکە ئەخینچێنێ لە هەمان کاتا داوای کردووە کە ئەوەی کە پێوترێ گروپە میلیشیاکان کە ئەوە ناویانە باڵێ ئێمە هیچ پەیوەندیەک نییە لە نێوانی ئێمەیە بەڵام بەکردداری دەرکەوتووە کە پەیوەندیە لەگەڵ موشەکە پالیستیەکانە ئەمانە کە گفتوگویان لەسەر نەکرێت لە کاتێکە ئێران ئاستێکی باڵای تێپەڕانووە لە پیتاندنی یۆرانیۆم بە جۆرێک لە ئێستا کە من و تۆ قسەی تیاکەین 300 کیلۆی ئامادەکراوی هەیە کە ڕێژەی پیتاندنی گەشتوتە لە 160 ڕێژەی 839 کیلۆ هەر بە کیلۆ بەگرام 839 کیلۆیە کە ڕێژەی پیتاندنی گەشتوتە لە 120 یعنی ئێران زەختێکی زۆری لێ بکرێ لە ماوەی 2 هەفتەیە ئەتوانی کڵاوی ئەتۆمی دروست بکات و پێی بجەنگێ لەماوانە لەگەڵ توێژێرێکا گفتوگۆمەکە لە بەرنامەکەوتی ئێران ئەوەی کە بەدەستێنەوە 16 کە تۆ باسی دەکەی دەڵێ ئەمریکا دەزانێت ئەو بۆمەی کە لە هێرۆشیماش بەکارێندا 16 بوو بڕەکەی یعنی وەکو تۆ دەڵێ 2 هەفتە لەمە بەردیان و لە ماوەی 2 هەفتەیە دەتوانێت بەدەستی بێنێ ئەمریکا لێگەڕێ ئەوە هەفتانە و کات بکوژێ و ئێران بۆ خۆی بێ بە خاوەنی بۆم بێگومان لێ ناگەڕێ بە بەڵگەی ئەوەی کە ئێمە ئەبینێت تەمعەن بەدەر لەوەی کە ئاستی پیتانی گەشتوتە ئەمە چەند ئەوەی کە پێوتەوە وەگەڕخەرێکی ئەتۆمی مەفاعلی نەوەوی دروست کردو بە شێوەیەکی نهێنی و لە هەمان کاتە ئەو وەگەڕخەرە ئەتۆمیانی کێتی کە بەناوبانگترین یان نەتەنزە لە ئێران ئەم وەگەڕخەرە لەگەڵ ئەوەی ئێران ئەندامە لە ڕێکخراوی ئەمپیتیا هاتووە چی کردووە بەرفراوانی ئەکا بە شێوەیەکی بەردەوام لە ئەسڵی 72 کامێرەی چاودێریکردن هی ئەوەی کە پێوترە ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ وزەی ئەتۆم 72 کامێرەی لەناو ئەم وەگەڕخەرانەیە داناوە 26 کوژانوەتەوە ئەمە پێمانەڵە چی ینی بەرفراوانکردنێکی نائاسایی هەیە ئایا ئەمریکا و ئیسرائیل لێ ئەگەڕن بێگومان لێ ناگەڕن ئێمە ئەبینین ناوبەناو ئێران لێ ئەدرێ سەرچاوی لێدانەکە ئەڵەن دیار نییە بەڵام سەرچاوی لێدانەکە بریتە لەو ئۆپراسیۆنە تایبەتە هاوبەشانی کە لە نێوان ئیسرائیل و ئەمریکا ئەنجام ئەدرێ بە مەبەستی لێدان ئەلە وەگەڕخەرە ئەتۆمیانە ئەمریکا لەگەڵ ئیسرائیل چۆن لەم وەگەڕخەرانە ئێن زیرەکی ئێران لەم بابەتەی خوارەوە یەکەم وەگەڕخەرە ئەتۆمیەکان بەشێکی لە شوێنی زۆر قایما داناوە ئەوەی کە پێوترێ زنجیرە چیاکان زنجیرە چیاکانی مازانی هەم ئەوەی کە پێوترێ تونێلی ژێرزەوی دۆزینەوەی قورسە هەم ئەوەی کە پێوترێ تونێلی چیاکان دۆزینەوەی قورسە لەگەڵ ئەوەی کە قورسە هەرچەند ئێستا بۆ ئەمریکا و ئیسرائیل قورس نییە چونکە بە دوو سیستمیان هەیە سیستمی لاڤندەریان هەیە بۆ دیاریکردنی کەسەکان و سیستمی کیمیستیان هەیە بۆ کێوماڵکردنی ژێرزەوی کە 7 مەتر زیاتر کێوماڵەکە ئەیبینێ دەژڵن کە لە حوسەکانیەدا ئەوە تێست بووە بۆ ئێران بەڵێ ینی تێست نییە لێدانە لە ناوبردنیانە چکە ئمە بینیمان ئەو لێدانە بەستم ناوچە حوسەکانیش تقریبن هاو شێوەیە لە ژێر زنجیرەچیاکانە و بەڵێ ناوچەکەی وەکو ناوچەی کوردستانی خۆمان وایە سەختە ئەوەی کە ئەیکاد یعنی لێدانەکانی ئەمریکا و ئیسرائیل بەردەوامی هەیە و بەردەوامیش هەیە بێ لەگەڵەوەی کە دانووساندن هەیە بەڵام لەکوێ ئێن
لەو شوێنانە ئەیەن بە دیاریکراوی کە بەرفراوان کراون ئێمە زانین کە ڕێککەوتن کرا لە چوارچەوەی ڕێکخراوی نێودەوڵەتیا بە تایبەتی ئەو ڕێکخراوانی کە تایبەتمەندن بە وزەی ئەتۆم دروست مەبەستم لە NPTە ئەمە ڕێگە ئەدا کە ئەو وەگەڕخەرە ئەتۆمیە لەو چوارچەوەی کە هەیە کار بکە بەڵام کە زیا کرا بوار بەوە نادا لەو ڕوانگەیەوە ئیسرائیل و ئێران ئیسرائیل و ئەمریکا بە شێوەیەکی بەردەوام لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوار یاخود لە ڕێگەی فڕۆکەی جەنگی کە توانای خۆشاردنەوەیەوەی کەمە پێوەڵین گۆست شەبح خۆی ئەشارێت و یەکێ لەوانەیە لەو ڕوانگەی و ئێمە چەند جارێک تەقینەوەمان بینی لە ئەسفەهان ئەو بریتی بوو لیان لەو وەگەڕخەرە ئەتۆمی کە لێ هەبوو لە ناتانز بینیمان لێ ئەدرێ لە بوشەهر بەرنامەیە کە لێی بدرێ بەڵام لەبەر مەترسی وڵاتانی کەندا و سەردانی سعودیە و جوڵی قەتەر و ئیمارات و عێراقمان هەمووی ئەچێتە ئەو چوارچێوەیە لەبەر لەو ڕوانگەیەوە بە هیچ جۆرێک لە جۆرەکان نە ئەمریکا نە ئیسرائیل لێ ناگەڕێن ئێران ببێ بە خاوەنی چەکی ئەتۆمی ئەمە بڕاوەتەوە ئەوەی کە تۆ خوێندنەوەی بۆ بکەیت بەڵێ بڕاوەتەوە چونکە ئەمە بریتە لە هەڕەشێکی وجودی بریتی لە دروستکردنی چەترێکی ئەتۆمی لێ دەگەڕێن بەرنامە ئەتۆمیەکی بۆ بواری وەکو ئێران خۆی دەڵێ بۆ بواری خزمەتگوزاری وزە کارەبا ئەم جۆرانە بەکاربێنێت کە مستر هەیەتی یا وڵاتانی ئەوڵی بەشێکی لێ دەگەڕێن بۆ چونکە ئیسرائیل یەک بابەتێ ئێران بڕاوەتەوە لای ئێمە نایەڵی نەیبێ بوار نایەن بەڵام ئەمە ئەبێ بەچی ئەبێ بە بابەتی دانووساندن لە نێوان ئەمریکا لەگەڵ ئێرانە تا چەند سازش بۆ یەکتری ئەەکەن ئەو بابەتە زۆر گرنگە و بابەتێکی تریژی ینی ئەمە گرێدراوە بە ئاسایشی نەتەوەیی و نیشتیمانی هەردوو لە هەم ئەمریکا و ئیسرائیل کە هاوپەیمانی سەرەکێتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بگرا ینی ئیسرائیل یەکسانە بە ئەمریکا لە ناوچەکەیە لەگەڵ ئاسایشی نەتەوەیی ئێران خۆی ئایا ئێران قۆبڵەکە بۆ جۆرە مامەڵی لەگەڵا بکرێ بەڵام من تێڕوانینم وایە ئەمریکا نەرمیەکە نوێنێ و ئێرانیش نەرمیەکە ئەنوێنێ بۆ لە قاڵبدانی بەرنمەکە بۆی ئێرانلانی کەم لە بەردەمی ڕای ناوخۆی خۆیان تووشی ئیحراجی نەبێ و ئەمریکاش ڕازی ئەکا لە هەمان کاتا چکە ئێمە یەک دروشمی ئێرانە زانین هەمیشە ئێڵێن و ئێڵێنەوە ئەڵێن سیستمی ئەمە وتەی خامنەئی خۆیەتی کە ئەڵێ سیستمی سیاسی لە ئێرانە تەنانەت لە ئیمامی مەهدی گرنگترە لە برۆبی ئێرانیەکان بیپارێزن دروستێکێ بوو لە ماوەوتی ئەگەر پێویست بکە ئیمامی مادی بۆ بخینە مەترسیەوە لە پێناوی نیزامەکە دەیخین لەبەر ئەوە ئێران هەوڵ ئەیە کە سیستمی سیاسیەکەی حکومڕانەکەی و خۆی بمێنێتەوە یەک بابەتی تریژێ لای خەڵکی ڕۆژهڵاتی تەنانەت ئێستا دنیا ڕۆژاواشە بەو شێوەیە مامەڵە ئەکا کورسی دەسەڵات خۆشەویستە کەس بە ئاسانی جی ناهێڵە لەبەر ئێران ئامادەی هەموو سازشێکە و بابەتەکەش ئێوێ بەرگێکی پێبا کە لە ژێر فشارە نەبوو بەڵام لە بنەڕەت تا فشارێکی نائاسایی لەسرە ئێمە ئەزانین ئەوەی کە ڕوئەیە لە دەریای سوور لە زەریای هەندی لە زەریای ئارام تەنانەت لە کەناڵەکانی سوێس و پەنەما ئەو جوڵانی کە ئەیکەن لە دەریای باکوور جوڵەکانی ئەمریکا هەماهەنگی لەگەڵ رووسیا ئەمانە هەر هەمووی ئاماژن کە ئێران ناچار ئەکرێ کە سازش کات وە لە ئێستاشەوە ئاماژە سەرەتایەکان دەرکەوتووە کە دەستی لە هێزە پرۆکسیەکانی سەر بەخۆی هەڵگرتەوەی کە پێ ئەوترێ گروپە میلیشیاکان لە ناوچەکەیە هەموو گروپەکان بەوانەی عێراقیشەوە ئەتوانم بڵم بەڵێ بە هەموویەوە و بە بەڵگەی ئەوەی کە ئێران وتاری بەم حەش دەبێتە بەشێک لە بەشێک ئەمریکا قبوڵی ناکا مەگەر بە فێڵێکی کردداری بیکەن بە بەشێک ئەگەرنا ئەمریکا بە فەرمی داوای هەڵوەشاندنەوەی حەشدی شعبی کردو چکە ئەمریکا لای ڕوونە کە گروپە چەکدارەکان کە سەر بە ئێرانەوە بۆ خۆی حەشدی شعبیش نایشارێتەوە کە ئەمانە بریتین لە وتارە ئیشەکەن کە بی ئەوترێ جیهادی وەلایی لەو چوارچێوەیە ئەجوڵێنەوە چکە مازانین جیهادی کیفایی نەماوە لەو چوارچێوەیە ئەمریکا داوا ئەکات کە هەڵبۆشێنرێتەوە پەیامەکە بەڕاستەوخۆ چەند جارێک گەشتۆوە عێراق ناچارەوە بەستەبێ بە پێچوانەوە ئەمریکا بۆ خۆی بەرچینە سەر نەخشەکە لەسەر ئەوەیانی هاڵێ و مۆزوعا وەکۆڵێت قوفڵ نا بەڵام کامل بێ کەواتە بە خوێندنەوەی تۆ بە بڕوای تۆ جەنگ ڕوونادای جۆرە لێدانێک ڕوونادا لە ئێران جەنگی ڕاستە و خۆی کراوە ڕوونایە گشتگیر لەبەرەوەی ئێران سازشەکە لە پێناوی نیزامەکە ئۆپراسیۆنی تایبەت بەردەوامی ئەبێت بەردەوامی بێ ئەنی وەکووانی پێشووتریش بەڵام ئەوەی کە چاوەڕێ دەکەین یعنی ئەمریکا یان ئیسرائیل بەرنامە ئەتۆمیەکی ئێران لە ناوبەرن ئەمە ڕوونادا بە بڕای تۆ سازشکردنی ئێران لەسەر بابەتەکە ڕۆڵە گێڕەچکە مازانی پێشتروتی سازشەکەن سازش ئەکەن بێگومان سازشەکەن بەڵام ئێران یەک بابەتیە مەسەلی ئاڕاستەکردنی وتار بۆ ڕایگەشتی ناوخۆمە بابەتێکی زۆر گرنگە بە نسبەتی ئێرانەوە بیریشمان نەچێ ناوخۆی ئێران ئامادەیە بۆ تەقینەوە ئامادە سازەکانی ئێران لە ناوخۆیە بۆ نمونە
کە ئەوانەی پێوترێت سەرکردە سیاسی باڵاکان چ ئەوانی ئاینی چ ئەوانی سیاسی و سەربازین گواستراونەتەوە بۆ شوێنێکی تر لە شارە گەورەکانە لە چوارچەوەی بۆ نمونە لە تارانە یا لە ئەسفەهان یا لەو شارانی کە گەورن و جوڵەی زۆرتیایە و لە هەمان کاتا لە ناوچە کوردیەکانە لە ڕۆژهەڵاتی کوردستانە قایمکاری زۆریان کردە بۆی دۆخی ناوخۆی نەتەکەەوە بەڵام دەرەنجام ئێران سازشەکان لەوە نییە. هەندێک دەڵێن بەدیل نیە لە ئێرانە، یعنی ئەمریکا ئیسرائیل بەدیلێکیان نییە لە ئێراندا بۆ ئەو نیزامەی کە هەیە بۆیە مەها یعنی نازان چی بکەن ئەوە نیزامەکەیان لێیاندا و بەرنامەیە تۆمیان لە ناوبەرگری نیزامەکەن بەس بەدیلەکە چی؟ مەسلەی نەبوونی ئەڵتەرناتیڤ نییە جێگرتە مانەوەی ئێران پێداویستە بۆ ئەمریکا لە ناوچەکە لەبەر ئەوەی ئەمریکا لە هەمان کاتا چی ئەکا رووسیا وەکو خاڵی هاوسەنگی بەکارهێنێ چین وەکو خاڵی هاوسەنگی بەکارهێنێ و ئێرانیش وەکو خاڵی هاوسەنگی بەرامبەر یەک بەکاریان ئەهێنی یعنی هەم چین خاڵی هاوسەنگیە هەم ئێران خاڵی هاوسەنگیە هەم رووسیا خاڵی هاوسەنگیە هەم هندستان کە ئێستا تازە هاتۆتە ناو هاوکێشەکە و خاڵی هاوسەنگیە لەبەر و بابەتەکە نەبوونی جێگرتنی ئێمە بۆ خۆمان نەزانین لە 2003 و لە 2001 ئەوەی کە لە ئەفغانستان و لە عێراق کرا بریتی بوو لە گۆڕینی سیستمەکە و دووبارە داڕشتنەوەی ئەو کە پێوترێت شانۆی سیاسی مەشهدی سیاسی لە ئەفغانستان و لە عێراق ئەمریکا کردی لەبەر و بابەتە بابەتێکی کوردستانی عێراقی لە عێراقدا ئامادە بوون پێش لە لەندەن کۆبوونەوەیان کرد و ئەگەر بێتە بابەتە ئۆپۆزیسیۆنی ئێرانیش ئامادە یانێ خۆلانی کەم ئەتوانن قسە لەگەڵ بنەماڵی شای بکەن لە کاتێکا بنەماڵی شای پێشتری ئێران تا کاتی ڕوخانی شاخ خۆی هاوپەیمانی ئەمریکا بوون و ئامادەیشان هەیە و پێشوازیەکی جەماوەری ژێ لە دووبارە گەڕانەوەی بنەماڵی شای ئێران نەوەکانیان بەڵام دۆخی کورد کێشەکە ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەکردداری کێشەی خۆڕێخستن و یەکگرتن و کارکردنی سیاسی و مەیدانیمان هەیە لەوێ لەبەرەوە من پێم وایە زیان لە کوردەیە ڕوخاندنی ئێران زیان بە کوردانی ڕۆژهەڵاتی کوردستانە گەینێ بەڵێ بۆچی لەگەڵ باکووریشا لەبەر و ئێمە یەک بابەتێ ئەمە من دڵنیام لەوەی کە هاونیشتیمانیانی ئێمە لە ڕۆژهەڵات وە پارتە سیاسەکانیش ئەم بابەتیان پێ ناخۆش و قورس پیان هەڵزمەکرێ بەڵام واقعەکەی هەموو شۆڕش و خەباتێک پێویستی بە کۆکردنەوە هەیە بە پەروەردەکردن هەیە بە خۆڕێخستن هەیە ئێمە ئەم سێپایە گرنگە لە پارتە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە نابینین لانی کەم ئەگەر ئامادەیشی هەبێ ئامادەیەکی لاوازە لەبەر ئەوە ناتوانین بە نەورۆ زۆرێک لە پەیام نەبوو ئەوەی کە پێیان دەوت نەورۆزی خاکی پۆشان هەنی دەمانبینی جۆرێک لە نەزم و نیزامی پێوە دیار نەزم و نیزامەکە بریتیە ئێمە تۆ دوو ڕێخستنێتەیە ڕێخستنێکی گشتیت هەیە کە خەڵک خۆی پێی هەڵەسێ ڕێخستنێکی سیاسی تەیە کە پارتی سیاسی شۆڕژگەڕی پێی هەڵەسێ ئەوەی کە مەقسەی لەسەرەکەم پارتە سیاسی شۆڕژگەڕێکەیە یعنی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە بۆ خۆتە زانی لەبەر ئەوەی کە پێی ئەوترێ بە هەندوەرگرتنی دۆخی سیاسی و مەیدانی خەبات بە پێی تایبەتمەندی ناتوانێت حیزبەکانی بەشەکانی کوردستان خۆیان تێ هەڵقورتێنن لە ڕۆژهەڵاتە بەڵام دیوی دووەمی بابەتەکەی پێوتێ ڕێخستنی جەماوەری لە ڕۆژهەڵاتە بەکردداری زۆر بەهێزە لە ڕۆژهەڵاتە ئامادەیەکی گەوریانەیە بەڵام ئایا ئەمە ئەتوانین ئێمە لە ڕووی مەیدانیەوە تەرجەمەیکەین ببێ بەهێزێکی ڕێکخراوی سیاسی سەربازی کە ئامادەی جەنگی مەیدانی بێت لە ڕووی سیاسی دیبلۆماسی لە ڕووی سەربازیەوە بێگومان نەخێر قسەکە قورسە بەڵام واقعە تۆزە قورسە بەڵام دکتۆر باسی رووسیات کرد نەخشەکە ئامادەی سەر دەچینێ نەخشەکە ئامادە بێ بۆی ئامادەکاریەکانی رووسیا لەگەڵ ئەمریکا و چین و ئێرانیش لەو بابەتیا بخەینە ڕوو فەرموو لەوێ تۆزە باسی رووسیاش دەکەین رووسیا دەڵێ فەرموو دکتۆر رووسیا دەڵێ ئامادەی هاوکاریکردنی ئێرانم لەم دوو ڕۆژەیە لە دوانێکی وا هەبوو کە رووسیا هەڵێ ئامادەین هاوکاری ئێران بکەین لە بەرامبەر ئەمریکا مەسلەی طبعا یەک بابەت هەیە ئەو گۆڕانکاریانی کە لە سووریا ڕوویا بەگشتی کە لە ناوچەکە ڕوئەیە ئێمە ئەزانین دوو جەم سەرگیری گەورە هەبوون لە جیهانە ئەوەی کە پێوتری ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا و هاوپەیمانەکانیان کە بەشێک لە وڵاتانی خەلیج نەتوانم بڵم بەس قەتەریتیانە بوو و هەنی وڵاتیش بێ لایەن بۆچکە نیانەزانین ڕوویای ئەمریکا ڕوون نەبوو بە نسبەت ئەوانە و بە تایبەتریش لە سەروبەندی هەڵبژاردنەکانی ئەمریکا بوون بەرەی دووەمیش بریتی بوون لەبەرەی ئێران کە خۆی بەبەرەی ممانعە و مقاومەدانێ ینی بەرگریکردن و ڕێگریکردن لەگەڵ هێزە پرۆکسیەکانی لەو 4-5 وڵاتی کە پێشتر ئاماژەمان پێ لەگەڵ رووسیا کە هەماهەنگیان بوو زائیدن چین و جاروباریش تورکیا خۆی ئەیە پاڵیان بەپێی بەرژۆندی خۆی ئەکشانەوە ئەوەی کە ئێستا هەیە کە رووسیا ئەڵێ ئێمە ئامادەیمان هەیە هەماهەنگ بین جاری پێشتر خوان یەک میحوەر بوون ئەمریکا سەرکەوتوو بوو لە تێکدانی و میحوەرە لە هەمان کاتە بە شێوەیەکی ڕێژەی هەر وڵاتە و بەپێی بەرژەوەندی خۆی چکەی مازانین ئەو وڵاتانە وڵاتی زلهێزن و چەتری ئەتۆمیان هەیە بۆ نمونە
یەکێک لە وڵاتانی کە چەتری ئەتۆمی هەیە رووسایە و لە هەمان کاتا بەرژەوەندی لە ناوچەکەیە هەیە و ئەکا کە هەنێ جار پراگماتیکیانە مامەڵەکە بە مەبەستی دروستکردنی فشار لەسەر ئەمریکا و زائیدە ناوپەیمانەکەی کە ئیسرائیل بوو ئەوەی لانی کەم دەستکەوتی لە دۆسی ترا هەبێت لە بەسیترین نمونەیە کە پێشتر ئاماژەم پیاوجاری کەژ ئاماژەی پێمەوە مەسلەی مامەڵەکردن لەگەڵ دۆسی سووریایە دەستی لە سووریا هەڵگرت بەرامبەر ئەوە ئەو ناوچەی دەستکەوت کە پێوترێ هەرێمی دۆنباس کە بریتیە لە سەبەتی خۆراکی جیهانی وزە ڕێڕەوی ئاوی نزیک بوونەوە لە بیلاڕوسیا بەڵێ و ئەوەی کە پێی ئەوتێ گرێدانی بەهری دەریای ئازۆفە بە دەریای ڕەش بە مەڕمەڕە لێوەشەوە بۆ حوزی دریای سپیناوەڕاست و ئەو بنکە سەربازیانی کە هەیە بوو لە سووریا و خۆی ماوەتەوە لە دەستی شینیاوە تەرتوسە باشە ئەمێمیمە لەگەڵ لازقیە ئەمەی هەیە لە هەمان کاتە وەکو کارتی فشار بووی بتوانێت مامەڵە لەگەڵ ئەمریکا بکە کۆمەڵی جوڵە لە ناوچەکەکە بۆ نمونەیەکێک لەو جوڵانەکە موشەکی سوپەرسۆنیک لەگەڵ هایپەرسۆنیک کە ئەیا بە ئێران بۆ ئەوی بیا بە حوسیەکان و بەرامبەر بە ئیسرائیل و بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە بەکاری بێنێ ئەمە کارتێکی فشارە لەسەر ئەمریکا بۆ ئەوەی لە دۆسیەیەکە یاخود بە دروست لە دۆسی شەڕی ئۆکرانیا ڕوسیا خود لە دۆسی وزەیە کە ئەگوازرێتەوە بەرە ئەوروپا و بەرەوە جیهان و تەنانەت ئەوەی کە پێوترێ سەبەتی خۆراکی جیهانی وی بە جۆرێک لە جۆرەکان وەجوڵەی کەشتیوانی بازرگانی بۆ ئەوی بە جۆرێک لە جۆرەکان ئەمریکا نەرمی لەگەڵا بنوێنەوە سازشی لەگەڵاکە عنی کارتی فشارە بەکاری ئێنێ هەروەک ئەوەی کە ئێستا چین ئەیکا لەگەڵ ئێرانە لە هاوکاریکردنی ئێران و حوسیەکانە بۆ ئەوەی فشار لەسەر ئەمریکا دروست کات لەبەر چەند بابەتێک مەسەلەی دۆسی تایوان لەگەڵ کەناڵی پەنەما لەگەڵ جوڵەی کەشتیوانی لە زەریای ئارامە ئەوەی کە پێوتری ئەو جوڵەی کە لە بەحری کاریبیەوە یەتەوە بۆ زەریای ئارام یاخود ئەو جوڵانەی کە لە دەریای سوورهەیەتی لەگەڵ زەریای هەندیە چۆن ئەیکا بۆ نمونە بانمونی ڕوسیات بۆ بێن چۆن یارمەتی ئێران و حوسیەکان وەگەرخەری یاونەتی پێوتێ وەگەرخەری هایدرۆژینی وەگەرخەری هایدرۆژینی چیەکە توانای هەڵانی موشک یاخود جوڵە پێکردنی درۆنی ئەوەی کە پێوترێ مخابەراتی یاخود جەنگی زیا ئەکا لە ناوچەکە ئەو تەکنەلۆژیا بەس چین هەیەی و ئەمریکا ئەو بابەتە ئازانی لەبەر و ئەمریکا ئێستا وردە وردە فشار لەسەر چین دروستەکە و ئامادەکاری ئابووری جەنگی ئەکا کە مەترسیدارترین جۆری ئامادەکاریە ئەم هەماهەنگیانەیە بە شێوەیەکی لاوەکی بەڵام وێنە گەورەکە پێمانەڵێ ئەمانە هیچ سوودی نابێت تەنها کارتی فشارە و ئەمریکا توانێت فشارانە لەسەر خۆی بە شێوەیەکی ئاسان لا ببە لە نەخشەکە چی ڕوونکەینەوە لە نەخشەکە ئەوەی بۆ ئێمە گرنگە خۆزگەم بابەتە بچێتە خواردەوەی باشتر نەخشەکە دەرکەوتە بەڵام من بەدەنی ئێڵم ئامادەکاریە جەنگیەکانی هاوکارانە مەگەر کەمێک نەخشەکە پێویستەکە ئێستا بابەتی جێتە پێشەوە ئەو ناوچەی کە پێوترێت کەڵەشاخی ئەفریقی قەرنی ئەفریقی ئێستا چاوەکان چونەتە سەر قەرنی ئەفریقی کە 4 وڵاتە جیبۆتیە ئەریتریایە سۆماڵە ئەثیۆبیا ئێستا ململانیەکانی چین ئەمریکا وڵاتانی ئەوروپی لێ چڕبۆتەوە یەک بابەتی تریژەیە ئەمریکا وردە فشار لەسەر هاوپەیمانە ئەوروپیەکانی دروستەکە بە شێوەیەکی بەردەوام یەکێک لەو فشارانی کە دروستێکە مەسەلی کشانەوەیەتی لە ناتۆیە لەبەرەوە بە دوور نازانرێ بەیانیانێک هەستین هەواڵی کشانەوەی ئەمریکا لە ناتۆ بینین لەبەرەوە لەو ڕوانگەیەوە وڵاتانی ئەوروپی ئێستا هەوڵەن چی بکەن ناتۆیەکی تری ئەوروپی دروستکەن هاوتەریبی ئەوەی کە وڵاتانی عەربی بەڵام ئەمە بەخواستێکی ئەوروپیە بە وڵاتانی کەندا کە ئەمریکا ئەوێت ئەوەی کە پێوترێ هاوپەیمانیەکی ناتۆی عەربی لە ناوچەکە دروستکەن بۆ بەرەنگاربوونەوەی هەژمونی ئێران لە ناوچەکە بۆی جاری کە پەل نەهاتۆ چکە ئەمریکا بەکردداری لە قاڵبی ئامادە جنگیەکان پێمانەڵێ چی لە ناوچەکە پێمانەڵە ناوچەکە ئێمە لە قۆناغی کۆتایی یەکلاکردنەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێیان یەک بربەست ماوە لە بەردەمی ئەمریکا بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژەی خۆی ئەویش بریتە لە ئێران ڕائەماڵێ ینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ ئەوەی کە ڕوویدا قۆناغە سەرەکیەکەی ڕۆژ ئێستا قۆناغە کۆتایەکێتی چەند هەوڵێکێ لە وڵاتە جەمسەرە زلهێزەکانەوە بۆ نمونە لە چینەوە ئەوەی کە لە چینا ڕوئەیە ئەوەی کە چین ئەیکا بەرامبەر بە ئەمریکا ئەوێ هەر چۆنێک بێ ڕێگریکە لەو بەرفراوانبوونی ئەمریکا لە ناوچەکەیە ناوێ ئەو هێڵە دابمەزرێ یاخود جێگیر بکرێت کە پێوترێ هێڵی گەشەپێدانی نوێی هاوچەرخی ئەمریکی کە لە گەروی مەلەقەوە دەست پێکە بە زەریای هەندیایەت بە دوو قۆڵەوێتە دەریای عەرەبی بە دەریای عەرەبی بە دوو قۆڵا سەرەکەوێتەوە قۆڵێکیان لە کەنداوی عەدەنەوە قۆڵێکیان لە کەنداوی ئەوەی کە پێوترێ عەرەبی و فارسیشە لێوە سەرێخاتەوە ئەگاتە سەر حەوزی دەریای سپیناوەڕاست لەم ڕوانگەیەوە چینیە چیەکە کۆمەڵە جوڵەکە یەکێک لەو جوڵانە بریتە لە چی ئەوەیە کە پێوترێ وەگەرخەری هایدرۆجینی یاوێتی بە گروپەکانی حوسیەکان کە گروپێکی میلیشیایی تیرۆریستن یاوێتی بەوان و ئەیا بە ئێران بۆەوەی وەکو فشار لەسەر ئەمریکا دروستی جارجارێک کەشتیەک دەکەن ئامانج دوو بەڵێ بەردەوامە بە شێوەی بەردەوام هەڕەشە لە تایوانەکە مەسەلەی تایوان بنسبەت ئەمریکاوە بابەتێکی گرنگە
نەک لەبەر ئەوەی لە ڕووی تەکنەلۆژیەوە پێویستی بە تایوانە بەڵام لە ڕووی هەژمون و دەستگرتن بەسەر ناوچەکەیا و بکو سنووردانان بۆ هەژمونی چین پێویستی پێێتی و یەک بابەتی تریشما بیر نەچێت چین هەر بۆ شۆ نەوەستاوە کۆمەڵی ڕێکاری تی گرتوۆتە بەر بۆ ئەوی لانی کەم بتوانێت ڕوبەڕوو بەرەنگاری هەژمونی ئەمریکا بێتەوە یعنی ئەمریکا زلهێز نەبێت لە جیهانەکە بەرامبەر بەوەی کە هێڵی ئاوریشمی لێ بچڕا کە جێبەجێ نابێت و بابەت پرۆژەکە کۆتایی هاتووە هەوڵی یاوە و بەجیکردداری جێبەجێ کردووە یەک ئەوەی کە پێ ئەوترێ یەک تۆڕی جاڵجاڵۆکەی هێڵی گواستنەوەی وشکانی دروست کردووە لە جیهانە یعنی ئەڵێ ئەگەر هاتوو مەترسی جوڵەی بازرگانی جیهانی لەگەڵ وزەیە و ئاسایشی خۆراکی لە بۆ ئێمە دروست بۆ ئێمە چیە ڕێگەی وشکانیمان ینی ڕێگەی جێگرتیانی ئەمە یەکەم بابەتی ئەوەی کە باڵانس ڕائەگرێ لەگەڵ ئەمریکایە یەک بابەتی تریژێ ئێمە ئەزانین چین 30 تریلیۆن دۆلار و بەرهێنانی هەیە لەناو ئەمریکا ئەوەی کە پێی وای هیچ پەیوەندیەک نییە لە نێوان ئەمریکا و چینە بابەتەکە زۆر هەڵەیە و بە پێچوانەشەوە ڕاستە ئەمریکا ژۆ بەرهێنان لە ناو چینەکە لەبەرەوە ناوی 30 تریلیۆن دۆلار 30 تریلیۆن دۆلار لەبەر ئەوە هەر جوڵەیەکی نەئاسایی بکە ئەمریکا پارەکانی بلۆکە ئابووری چین داعتەپێنێ بە تایبەتی چین ژمارەی زۆری دانیشتوانیە و جۆرێک لە ناڕزایی ناوخۆی هەیە بە پێ ئەو سیستمە تونگەی کە پێوترێ سیستمێکی ئیشتراکی و دەستی بەسەر دەوڵەت تاگرتۆی کە پێوترێ مەسەلەی لیبرالیزم و ئازادی تاکەسی ئەمانی کۆتو بەڵێ ئەمانی کۆتو بەند کردووە چین ئەلم نێوەندیا بە جۆرێک لە جۆرەکان بە شێوەیەکی ناڕاستە و خۆ بەرەکان ئەجوڵێنێ و هاوکاری ئێرانی شەکایەک بابەتی تریشمان بیر نەچێ 1.3 ملیۆن بەرمیل نەوت ساڵانە لە ئێرانەوە لە گەروی هورموزەوە ئاراستەی چینەکرێ چین پێویستی بە نەوتی ئێرانە پێویستی بە وزەی ئێرانە لەبرۆ لەو ڕواگەیەوە ناوێت سیستمە سیاسەکەی ئێران بکەوێ و ناشێوێ هەژمونی ئەمریکا بەسەر ناوچەکە بگیرێت چکە دەستگرتنی ئەمریکا بەسەر ئەم ناوچی ڕۆژەڵاتی ناوەڕاستە بەسەر ئەو ناوچانی کە ئاون و ئەگەنە سەر حوزی دەریای سپی ناوەڕاست ئەمەوە ئەکات کە ئەمریکا توانای ئەوەی کە پێوترێ کۆنتترۆلکردنی ئابووری چینی هەبێ بە تایبەتر چین بەرنمەیەکی هەیە لە 20 ینی لە 2030 ببێ بە یەکێک لە گەورە جەمسەرە ئابوووریەکانی جیهان کە ئەمریکا تێپەڕێنێ لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سەربازیەوەە چکە مەزانین تێپەڕاندنی ئاستی سەربازی ئەمریکا لە ئێستا مەحاڵە بە تایبەتتر کە زیرەکی دەستکرد AI هاتوۆتە ناو بابەتەکە ئێمە مامەڵە لەگەڵ جەنگینەوەی پێنجەماکەین رووسیا لەو مەجالە زۆر دواکەوتووە 57ەکەین B2 B52 بنکەکانی ئەمریکا باسی ئەو وەگەڕخەرە ئەتۆمیانە ئەەکەین باسی ئەوەی کەپی ئەوترێ غەواسەی ئەتۆمی ئەەکەین لە ناو دەریایە لەبەر ئەوە لە ڕووی جەنگیەوە ناتوانێت بابەتی مەسەلی جیۆپۆلیتیکیش ینی ئەوەی جیۆپۆلیتیکە و ئەو بنکە و بارەگا و ئەو ناوەندە سەربازیانی کە ئەمریکا لە جیهانە هەیەی چین نیەتی لانی کەم ئێوە ململانیکە لە ڕووی تەکنۆلۆژی لە ڕووی ئابووریەوە ئەمە بریتیە لە پێکدادانی پلانی باجەکومریکەکانی دۆناڵد ترامپیش بەشی پەیوەندی بۆیە بەڵێ بەشی پەیوەندی بۆ هەیە و بریتیشە ئەوەی کە پێوتری ئامادەکاری ئابووری جەنگی چکە مەزانین جەنگ کولفەی زۆرە و ئەمریکا نایە فشار لەسەر ناخۆی خۆشییا دروستکە ئەمە بریتیە لەو جوڵانی کە لە ناوچەکە ئەکرێ و لای هەمووی گرنگتر بۆ ئێمە ئەو بابەتەیە کە ئێستا وردە وردەیەتە پێشەوە کەپی ئەوترێ کەڵەشاخی ئەفریقی ینی قەرنی ئەفریقی ئەو چوار وڵاتی کەڵەشاخی ئەفریقی پەیوەندی بە ئێمەوە هەیە ئەم بابەتە یەک بابەتەیە ئەو گەروەی کەپی ئەوترێ گەروی بابل مەندەب کە کەنداوی عەدەن بە دەریای سوورەوە گرێەیە چوار وڵات ئەمە ئەو بەداخۆ لە نەخشەکەی دیارنی لە بەشی خوارەوەیەتی چوار وڵاتی لەسرە جیبۆتی لەسرە ئەثیوبیای لەسرە ئەریتریای لەسرە لەگەڵ سۆماڵە ئەم بابەتانە ماوەیەکی زۆر یعنی ئەوەی کە بچێت ڕووبەرێکی زۆر کەناراویان هەیە جوڵەی حوسیەکان کە پەل بەهاوێ بۆ ئەم کەناراوانە بەڵێ ینی تۆ جوڵەی حوسیەکان بۆ ئەم کەناراوانە مەترسی دروستەکات چکە مازانین لە سەیات دەی جوڵەی بازرگانی جیهانی هیچ جیهان لە سەیات دەی لەوێەوە دروست ئەبێ و لە هەمان کاتا لە سەیات چلی جوڵەی بازرگانی ئەوروپی ئەلێوەیە ئەنجایەک بابەتی تریژێ مەسەلی لەو سەری شوێمە کەناڵی سوێسمان هەیە کەناڵی سوێس ئێستا وای لێ هاتووە جوڵەی بۆ لە 160 کەمی کردووە ینی لە ئابووری چێ دراوە لە ئابووری مەسر دراوە ئەمە وای کردووە کە لە مانگی 5 بڕیارە لە نێوان مەسر و چینە مانۆڕێکی سەربازی بکەن لە ناوچەکەیە مەسر خاڵی باڵانسە بەچیدا ئەندێ مەسر طبعاً بەدڵی وڵاتانی عەرەبیدا ئەندێ قورسای و سەنگێکی خۆی هەیە لە ناو هەموو وڵاتانی عەرەبیە کە 22 وڵاتن مەسر بەهێزترین سوپای هەیە لەگەڵ سعودیایە
سعودیان مازانی لەژێر چەتری ئەمنی و ئەتۆمی ئەمریکایە ئەو لە ئایندێکی نزیکی شای بینین کە چۆن ئەوەی کە پێوترە زیینوکردنەوەی ڕێکەوتنامی ئیبراهیمی لەگەڵ ئیسرائیل واژوو ئەکا هاوشەوەی ئیمارات و ئەردەن و قەتەر و وڵاتانی تری عەرەبی دژایەتی ئیسرائیل نەما بە هیچ جۆرێک نایکا لەم ڕوانگەی و بە تەما بوو مانۆڕێبکە ئەمریکا ئینزارێکی یاوەپی وتی دوو بابەتێ ئێوە بێ سازشی لەسەرکەن یەکەم ڕاگواستنی خەڵکی غەزە بۆ سینا بۆ دیاریکراوی بۆ ئەو ناوچەی سینا دووش مەسلەی مانۆڕی سەربازی نەکەن لەگەڵ چینە چکە مانای وایە ئێوە یەکتان گرتۆ لەگەڵ بەرەیەکی دژ بە ئێمە ئەگەر ئەوە بکەن 1.8 میلیارد دلار ساڵانە هاوکاری ئەمریکا بە میسر ئەبڕێت بەڵێ باشە ئەمە وای کردووە کە بۆ خۆیان بە جۆرێک لە جۆرەکان حەزەرکەن لەو مامەڵێ بەڵام زانی ئەوە ناکرێت کە چالاکێکە ئەنجامنێن کۆی ئەم بابەتانە پێمانەڵێ ئێمە لە قۆناغی کۆتاییین وتی لە قۆناغی کۆتاییین بەڵام من بۆ من جێی پرسیارە قۆناغی کۆتایی وتت بەس ئێران ماوە کەیەک لابێتەوە بەڵام تورکیا هەر ئاوهالی دەرەچێت یعنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ تورکیا هیچ گۆڕانکارێکی تێدا نییە یەک بابەتەیە چەند خاڵێکە بۆ پێشریش ئاماژەمان پیاوە لە بەرنامەکانی پێشووتراکەوای کردووە تورکیا پێگەیەکی استراتیژی هەبێ یەکێک لەو بابەتانە بریتی بوو لە چی بریتی بوو لەوەی کە دەواازی سەرەکی گواستنەوەی وزە بوو لە ڕۆژهەڵاتەوە یان لە ئاسیا و بۆ ئەوروپا ئەو پێگەی نەما ئێستا پێگەکە دراوە بە ئیسرائیل ئەوە وەری ئەگرێ بەڵێ ئەمە خاڵی یەکەم دووەم مەسەلەی کۆچ و کۆچبەران یاساکان سنوورەکانتون کراونەتەوە و تورکیا ناتوانێت چیترۆک و خاڵێک بەکاری بێنێ مەسەلەی ئەندامون لە یەکێتی ئەوروپایە دەستی لێ هەڵگرتووە چکە ئەوروپا زۆر بەڕۆنیاڵە لە یەک وڵات هەیە کە ئیسلامیە بەناو ئەلمانیە وڵاتێکی دیکتاتۆریە لە ناو ناتۆیە لە ناو ناتۆیە تێبینیان لەسەریە بابەتەکەی تر ئەندامبوونی ئەمریکا و تورکیا لە ناتۆیە ئەمریکا ئێستا زۆر گرنگی بە ناتۆ ناوە بگرە هەڕەشەی کشانەوە شەکا بە شێوەکی بەردەوام لەبەرەوە تورکیا لە هاوکێشەکە خراوە تورکیا ئێستا ناڕەزایی ناوخۆشی هەیە و ئامادەیی بزوتنەوە ڕزگاری خوازیگەلی ئێمە پەکەکە لە تورکیا کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە هەم لەسەر چی لەسەر ڕۆژئاوای کوردستان و لەسەر باشووری کوردستان کە دووبارە ئەمانهێنێتەوە ناو هاوکێشەکە و لە هەما کاتا لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان لانی کەم بۆی دۆخەکان لە ئێستا خراپتر نەبێ و سیستمی سیاسی ئێرانی خراپتر مامەڵیان لەگەڵانەکە ڕێکەوتنیەکەیە بە کوردیەکەی کوردیش بێدەسەڵات دانەنیشتووە لە ڕۆژهەڵات پەکەکە ئەمە ئەکات بەس دەڵی ڕۆڵی پەکەکە لە ڕۆژهەڵات لە ڕۆژهەڵات لەگەڵ حکوومەتی ئێرانە ڕێکەوتنیە بۆ پاراستنی ڕۆژهەڵات و هەر پەکەکەش بتوانیتی کە ئەو ئەزمونی کە لە ڕۆژئاوای کوردستانە بۆ پەیامی بەڕێز ئۆجەلان کە من ناومنات ئەمە ئەڵەن پەیامی سەدە بەڵام بەکردداری پەیامی ئاشتی سەدەیە و مەسەلەی خۆ هەڵوەشانەوە و چەکدانان و ئەمانە بە میکانیزمێکی ترەوە بۆ ئەوەیە کە بەرگێکی نوێ بەخۆیەکە نەک بۆ چەکدانانی کردداری ئەمە وای کردووە کە کورد لە هاوکێشەکە ئیبراز بێ بەڵام دەرکەوتنەکە چییە ئێمە وێنە گەورەکەمان هەیە کە ئێستا تۆزێک ئاماژەمان پێە ئێمە بەشێکی زۆر بچووکین لە موێنەیە ڕاست بەڵام ئێمە چۆن مامەڵەکەین ئەلم ناوچێ بۆی خۆمان جێگیرکەین تورکیا لە هاوکێشەکە خرا ئێستا تورکیا خواخواتی دەست بگرێ بەسەر سیستەمە سیاسەکەی نەڕوخێ هەڵنەوەشێتەوە چکە مازانین دەوڵەت نەتەوە هەڵەوەشێتەوە وە سیستمە هەرێمیەکە کە ماڵی سیستمێکی جیهانی هەرێمی هەیە دروستە بێت سیماتەکانی پێشتر ئاماژەم پیاوە دەوڵەتی نەتەوە هەڵەوەشێنێتەوە لە ناوچەکە دەوڵەتی سنترالیزە هەڵەوەشێنێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێیە تورکیا وەلان دراوە کێ ڕۆڵی ئەگەڕێتەوە ئیسرائیل ڕۆڵی ئەبینێ سعودی هەست پێ دەکرێت ڕۆڵێکی گرنگی ئەزین ڕۆڵگەڕانەکە چۆنە لە دوای جێگیرکردنی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر وڵاتەوە لە شوێنێک ڕۆڵی پێ ئەدرێم جوڵەکانی سەردانی وەزیری بەرگری سعودیا بۆ ئێران ئەمە سەردانێکی ئاسایی نییە دوای ماوەیەکی ئەمە ڕۆڵکردانە بە سعودیا یا ترسی سعودیا لەوەی جەنگێک ڕوودا ئێران دەستدرێژی بۆ ڕۆڵگەڕانیە ئێمە ئەزانی لە ئێرانە چەند وەگەڕخەرێکی ئەتۆمی هەیە مەفاعیلی نەوەوی هەیە مەفاعیلی نەوەویانە ئەگەر ئیسرائیل و ئەمریکا لێی بە مەترسی بۆ سەر وڵاتانی کەندا دروستەکە بۆ ئێمەشی دروستەکە چکە نزیکین بۆ مەترسی ئەمەی کە پێی ئەوترێ تیشکی ئەتۆمی لەگەڵ تۆزی ئەتۆمی بەڵێ ئەوەی کە پێوتێت تیشکدانەوە لەسەر ناوچەکە دروستی ئەکا کە وەزیری بەرگری ئەچێتە ئێران پەیامی پێ ئەگەێنێ ئەڵێ وڵاتانی هەرێمی لەژێر چەترێکی ئەمنی ئەمریکیین و لە هەما کاتە ئەمریکا هاوپەیمانی استراتیژی ئێمە ئاسایشی نەتەوەیمانە پارێزێ ئێمە نەسیحەتانەکەین کە سازشکن بۆی ئێوەش بمێنەوە ئێمە سەلامەت و پارێزراوبین لە کاتی هەرە ڕەشەپە لە مەرانێکە ئێمە ئەمریکا هاوپەیمانی استراتیژیمانە ناچار هێرشەکەینە سەرتان ئەوە پەیامە ئەسڵەکەی ئەوەی کە دەتوانێت ئەو هاوڵێ بە ئێران دانیشتێکی ڕوبەڕوو بۆ ئەلام دەرەچێ دانیشتێکی بەرچاوڕۆنیە بەڕاشکاوی قسەی تاکرێ بەڵێ ئەتوانێت لەبەرەوەی سعودیانی دەڵێ هێرش دەکەینە سەرتان یا دەڵێ لە وڵاتی بۆ هێرش دەکەنە سەرتان لە وڵاتی ئەوانەوە هێرش ئەکرێت لە عێراقیشەوە ئەکرێت لە چەند وڵاتێکی تریشەوە ئەکرێ بۆن منە لە ئیماراتەوە کرێت لە ئەردەنەوە ئەکرێ لەو بنکانی کە لە سووریاوە هەیە ئێران دەتوانێت هیچ بکە ئەزین چۆنە ئێران خینچێنراوە ئێستاکە
مەبەستم ئەگەر شتێکی وا ڕووداخواان هیوادانی ڕوو نەدا لە بەرەوەی جەنگ سیستمەکە پارێزن بەڵام بەڵێ ئەتوانی بیکە بۆچی ئەتوانی بیکە لە بەرەوەی تۆ ڕێککەوتنامێکی ئەمنیتەوەی کە پێوترێ بەرگریکردنی هاوبەش دیفاعی مشترک ئەگەر ئاسایشی نەتەوەی سعودیا بکێتە مەترسی و ئەمریکا دیفاعی لەکە بەنسبەت عێراقی شەماشتە ئەو ڕێککەوتناوی کە پێوترێ ڕێککەوتنامی ئەمنی و استراتیجیەکێک لە خاڵەکانی ئەوەیە بۆیە تا ئێستا ئەمریکا ڕێگری کردو لەوەی کە ئیسرائیل لە گروپەکانی لە گروپە میلیشیاکانی حەشدی شعبی با لەناو عێراقا یاخود ئەو گروپە یەمەنیانی کە لە عێراقا ئامادەی هەیە بەنسبەت ڕۆڵی سعودیا ڕۆڵێکی جەوهەری میحوەریە لە ناوچەکە لە ئایندەیەکی نزیکی شا ئەبینین ئەو ڕۆڵی مەسەلەی جوڵەکردن لە لوبنانە و ئاوەدانکردنەوەی لوبنان بۆ نمونە بە ئیمارات ئەسپێردرێ مەسەلەی غەزە فەڵەستین ڕۆڵەکە بە سعودیا و بە ئەردەن ئەسپێردرێ لە ڕووی بۆ بەرهێنانەوە بە سعودیا ئەسپێردرێ یعنی هەر وڵاتێک ئاوەدانی ئەکاتەوە چاودێری ئەکا ئێستێک بابەتی تریشەیە بەنسبەت قەتەرەوە ئەگەر تێبینی بکەی قەتەریش هاوپەیمانەتی نامێنێ لەگەڵ تورکیا لەبەر ئەوەی سەردانەکەی ئەم یەک دوو ڕۆژەی کۆتایی پاشای قەتەر بۆ رووسیا بۆ گەیاندنی پەیامی دڵنیاییە بە بۆتن پێی ئەڵێ ئێمە هێڵێکی گواستنەوەی و زەمان هەیە یەت لە قەتەرەوە یەت بە سووریایە ئەڕوا لە سووریاوە ئەچێتە تورکیا و بەرەو جیهان ئەڕوا هێڵێکی ئێرانیژێ ئەمە پەیامی دڵنیاییە بە بۆتن ئەڵێن ئێوە خەمی ئەوەتان نەبێ ئێمە لە ڕێژەیەکی دیاریکراو بە پێی بەشداریکردن لەوە بەرهێنانی وزەی جیهانیە بەشداری ئەەکەین مەترسی لەسەر ئاسایشی وزەی ئێوە دروست ناکەین یعنی ئەمە پێمانەڵە چی پێمانەڵێ ئێمە لە قۆناغی کۆتایی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێیان قسەی کۆتایی بۆ ئەمریکا و ئیسرائیلە گەلانی ناوچەکە بە پراگماتیکانە مامەڵەکەن خۆیان جێگیرەکەن بەرژەوەندیەکانیان ئەپارێزن و مەترسی لەسەر خۆیان لا ئەبەن ئێران لە قاڵب درراوە گروپە میلیشیەکانی حوسیەکان ئەگە سێری نەخشەی سەربازی بکەین لە ناو ئەبرێن هیچ مەجالێکی تیانە ئەوەی کە پێ ئەوترێ جوڵەی سەربازی حکوومەتی شەرعی یەمەنی زۆر ڕوونە لە دیگۆ گارسیاش ئامادەکاری سەربازی هەیە دوا پرسیارمەوەیە ئەم هێڵانە نەخشەکان دەستکاری ناکرێت ئەوەی دەڵێن کوردستان خەونە لە مێژینەکەمان بەڕێوەیە کەواتە ئەوەی تیان نییە نانایشەڵا دامەزرانی کوردستان خەون نییە چکە خەون خەیاڵە بەڵام ئەو ئاواتەی کە ئێمە هەمانە بۆ دامەزراندنی دەوڵەتی کوردستان بەداخەوە لە ئێستەوە تا 50 ساڵی تریش ئەگەر گۆڕانکاریێکی تری ڕیشەی ڕوونا بێ جۆرێک لە جۆرەکان دانامەزرێ چەند فاکتەرێکیە تەمانەمە زۆر پرسیاری لەسەرکرێ فاکتەرێکی نێو دەوڵەتیە چکێ مازانینە هەر دەرکەوتنێکی ئەزمموی حکومڕانی کوردی لە ناوچەکەیە ڕاستە بزوتنەوە ڕزگاری خوازی گەلی ئێمە لە خەبات نەسرەوتون بەڵام وڵاتانی داگیرکەن و هاوکێشە نێو دەوڵەتێکە زۆر لە ئێمە بەهێزتر بنە مەجالیان ناوین دەرکەوتنی باشووری کوردستان هەرێمی باشووری کوردستان کە هەرێمی کوردستانەکە لەگەڵ ئەزمموی خۆسەر لە ڕۆژ ئاوای کوردستان دەرەنجام و بەرمەبنای گۆڕانکاریە لە ناوچەکە ئەمە خاڵ یەکەم دووەم ئەم سیستمە نوێی کە سیستمێکی جیهانی هەرێمی نوێ لە ناوچەکە جێگیرەکرێ باوەڕی بە دامەزراندنی دەوڵەتی نەتەوەنی ئەمە یەکەم لە ئاستی هەرێمیە وڵاتانی دەوروبەری ڕەزامەدین و لە ئاستی نێودەوڵەتی استراتیجی ئەمریکا دامەزراندنی دەوڵەتی کوردی تیانی ڕاستە نابێت پشتبەستی بەڵام ئەمریکا حکومی جیهانەکە لە ئاستی ناوخۆی ئەمە زۆر چوارچێوەی ئەو درێژکراوەیشی ئەبێ بە بەڵگەی ئەوەی بەهێز بێ لە چوارچێوەی سووریا لە سووریا کورد لە بۆ تورکیاژەمە بۆ هەموو بەشەکانی کوردستان ڕاستە لەو چوارچێوەی شاتەنانەت ئەمریکا داوای دووبارە ناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانەکە بۆی وەکو کارتێکی فشار لەسەر ئێرانیش بەکاری بێنێ ئەگەڕێمەوە سەر ئەوەی بۆچی دەوڵەتی کوردستان لەم قۆناغا دانامەزرێت تەبانەوە ئاوات هەموو کوردیەکە ئەیتر ئەگەر کوردێکی زۆر نەتەوەی بێەوەی کە ئێمەش پێڵین کوردێکی زۆر خۆفرۆشیش بێ بەڵام ئێمە زمینە سازی ناوخۆمان نەکرۆ بە تایبەتی لە باشووری کوردستانە دانەمەزراندنی دەوڵەتی کوردی لە قۆناغی ئێستاە ڕاستە گۆڕانکاری نێودەوڵەتی هەرێمیەکان دەرفەتنایە بەڵام بەشێکی پەیوەندیدار بوو بە زمینە سازی ئێمە کە نەمان کرد بەداخەوە ئێمە نەوەی یەکەمی شۆڕش و دووەم و سێمی شۆڕشمان هەیە ئەلەم قۆناغا ئێمە کەوتینە ململانی ناوخۆیی کۆمەڵە بڕیاری استراتیجی هەڵەدرا وای کرد کە وڵاتێکی زلێزی وەکو ئەمریکا لە هاوکێشەکە بە ڕێژەی بمانخا بەڵام پاراستینی نێهێش قوارەکە لە دەست بچێ و لە هەمان کاتا کۆمەڵێ دابشکاریمان کرد فەڕەنساشمان بیر نەچێت دوای ڕفراندۆم فەڕەنسا پێشوازی لە سەرکردەکانی ئێمە کردو بەڵێ مەسەلەکە لە چیە تۆ ڕێفراندۆم هەڵەیەکی استراتیژی گەورە بکە کردمان چکە من نامەکەیت لەرسینمان بیر نەچێ ئاگادارەکانی ئێمە گۆرگمان بیر نەچێت باسی ئەوە ناکەین ئەوەی کە هەیە ئێستاکە زمینە سازی ناوخۆیمان نیە لەبەرەوە چاوەڕێی دەوڵەتی کوردی مەبن بەڵام چاوەڕێی بەهێزبوونی باشوور و ڕۆژئاوای کوردستان بن بە جۆرێک کە بژانەوەیکی ئابووری گەورە ڕوو ئەکاتە ئێمە و ئەبین بە پاڵپشت بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و بۆ باکووریش لە سەروبەندی گۆڕانکاری گەورەیە دەست خۆش بە دکتۆر زۆر سپاس بە بەشداریکردن لەگەڵمان بە هیواوی تا بەرنامەی ئایندەشتی باشتر بۆ کورد گۆڕانکاری گەورە گۆڕانکاری گەورە ڕووەدا گۆڕانکاریەکان
بە خازانجی ئێمە بێ سپاس دەکەم با بێک و خوافیزێک لە بینەران بکەین خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشرا بە یارمەتی هاوکارانم یارمەتی دکتۆر نیکۆلا شاڵی کاتێک خۆش خواتان لەگەڵ سپاس دکتۆر دەست خۆش بێت.